لە هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵامەتان لێبێ خۆشحاڵم ئێوارش بەرنامی گەرما و گەرمتان پێشکەش دەکەم بە پێی داتایەکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی یەک هەفتەدا 132 کەس بە کۆرۆنا لە هەرێمی کوردستان گیانیان لە دەستداوە. ئەمەش لە کاتێکدایە کە لەگەڵ زیادبوونی ژمارەی توشبووان و مردووان بە کۆرۆنا لە هەرێمی کوردستاندا باز لەکردنەوەی دەرگای خوێندنگە و پەیمانگا و زانکۆکان دەکرێت. کردنەوەی دەرگای خوێندنگە و زانکۆ پەیمانەکان بابەتێکە زیاتر پەیوەندی هەم بە وەزارەتی تەندروستی و بە وەزارەتی پەروەردەوە هەیە، بەڵام لە هەمان کاتە ئەمە گرفتێکی جیهانیە. تەوەری یەکەمی گەرما و گەرم قسە لەسەر زیادبوونی مەترسیەکانی کۆرۆنا لە هەرێمی کوردستان دەکەین. دکتۆر شەماڵ جەباریاوەر سەرۆکی دەزگای تەندروستی پێشمەرگە لە ستۆدیۆ لەگەڵمدایە. دکتۆر شەماڵ بەخێر بێی. شەپۆل بە شەپۆل کۆرۆنا لە جیهاندا مەترسیدار دەبێت، بێگومان لە هەرێمی کوردستانیش ئەم بابەتە بابەتێکی ئاساییە. بۆچی شەپۆل بە شەپۆل مەترسیدار دەبێت لە کاتێکدا کە ڕێکارەکان هەر بەردەوام بن، یاخود بڵین لە سەرەتایە کە زانیارێکی ئەو تۆش نەبوو بەرامبەر بە کۆرۆنا، ئێستا دەبێت شەپۆلەکان مەترسیدارتر بن. ژماری توشبووان زیاکات. سڵاو لە بینێرانیش باویرم نەچێت لەبەرەوەی کە ژماری توشبووان لە کات بۆ کات زۆر زیاترە بێت. مەسەلەن سەرێکی ئێمە لە یەکەم ڕۆژەکانی دەستپێکی کۆرۆنا کە من بیرمە لە هەرێمی کوردستانە ئێمە یەکەم کەس بووین وکو دەزگای تەندروستی کە بەردەوام پێشبینیمان ئەمانوت یەت ئەبێ خۆپارێزی بکرێ، ئەبێ ئەوە بکەین، ئەبێ ئەوە بکەین. ئەگەر سێرێکی لە حوتی سێ وابزانم یەکەم کەیس هاتە کوردستانەوە و دوای ئەوە دەستی پێکرد سێکە بەیەک نەخۆش دەستی پێکرد، بەیەک نەخۆش لە شاری سلێمانی لە هەرێمی کوردستان لە سلێمانی و دەستی پێکرد بەیەک نەخۆش وردە زیاد بوو. ڕێژەکە وای لێ هات کە لە هەفتەیەکە یەک دوو نەخۆشە دۆزرایەوە، ئێمە خۆمان بە شوێنی ئاگەڕین ماڵ بە ماڵ فەحسمانە کرد، زین هەیە یان نییە. وردەوای لێ هات بوو بە 5 کەیس لە ڕۆژێکە، 10 کەیس لە ڕۆژێکە، 40 کەیس لە ڕۆژێکە، 50 و حاجزی 100 کەیسمان لە ڕۆژێکا تێپەڕان. و ئێستا هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو لە چەند ڕۆژی ڕابردووە ئێمە حاجزی تقریبان 700 کەیسی زانراومان لە ڕۆژێکە تێپەڕانەوە. 700 کەیسی زانراو کەمە بەسمەوەیە ئەو کەسان ئەمە ئەو 700 تەنها ژماری ئەوانەیە کە فەحسیان بۆ کراوە لە خۆشخانەکان و ڕیکۆرد کراون. چەند کەسی تر هەیە لە ماڵەوە تووشی کۆرۆنا بێت و لەوانێ نەچێت فەحسکا، یعنی نەچێت. لەبەرەوەی ئێمە ئەزانین کە ئێستا کۆرۆنا لە هەموو ماڵێک و لە هەموو کوچە کۆڵانێکی ئەم شارەکانی هەرێمی کوردستانە هەیە و تازە زۆر زەحمەتە بتوانین بە دەقیقی دیاریکەین بڵێن چەند کەسێ، بەڵام بە پێی ئەو داتایانێکی ئێمە لە بەردەستمانەیە و بە پێی ئەو داتایانێکی ئێمە یێتەوە ڕۆژانێتەوە بۆمان ئێمە تەسەوڕەکەین تاکو ئێستا لە 120 دانیشتوانی هەرێمی کوردستان تووشی کۆرۆنا بوو. بۆچی زیاد ئەکە ئەم ڕێژەیە بۆ جۆرە؟ سەریکە یەکەم کۆرۆنا یەکێک لە نەخۆشیانی کە زۆر زوو بڵاو بێتەوە، یعنی بڵاوبوون کۆرۆنا خۆی ئێمە لە هەموو نەخۆشیەکە دووشت بەلامانەوە زۆر مهمە. مۆرتاڵەتی ڕێت یعنی ڕێژەی مردن بەو نەخۆشیە، ئایا چەند کەس پێی ئەمرێ لە سەدا چەندیان ئەمرن، زائیدەن خێرایی بڵاوبوونەوەکەی. سەریکە ئێستا بۆ نمونە ئێمە وەختی خۆی شتێکە و پیان و ئیبۆلا ئەگە بیرتان بێ، ئیبۆلا زۆر خەتەر بوو لە سایە 60 ئەوانەی کە ئەیانگرت ئەمردن، بەڵام بڵاوبوونەوەکەی هێواش بوو. لەبەرەوە زۆر لی نەترساین مەسەن ئەمان خەتەریاتەکەی تەنها لە مردنەکەیە. بەس ئێستا کۆرۆنا ئەگەر سێریکی کۆرۆنا خەتەریاتەکەی لەوایانی کە زۆرینی خەڵک پێ ئەمرێ. من دڵنیایی هاوڵاتیانەکەمەوە و ئەمە بەپێی داتا و بەپێی معلوماتی پزیشکی من دڵنیایانەکەمەوە لە 3 بۆ 5 زیاتر نییە ڕێژەی مردن لە هەموو جیهانە تاکو ئێستا. یعنی ئەو لە 3 بۆ 5 من وەکو شخصی خۆم وەکو دکتۆر شەماڵ هەستەکەم زۆر زیاتر دانراوە، چکە بۆ نمونە ئەگەر ئێمە وڵاتێکی وەکو ئێران وەرگین کە ڕێژەی مردن لە 4.5 مەسەن تەنها کەیسی زانراو لە ئێران ڕۆژانە 2000 کەیسی ئەلانەکەن کە وڵاتی ئێران نزیکی 80 میلیۆن کەسی تیاژی. من دڵنیام ژمارەی توشبوون بە کۆرۆنا زۆر لەو ژمارەیە زیاترە. لەبەرەوە من ئێمەڵین ڕێژەی مردن بە کۆرۆنا لە 3 بەڵام خەتەریاتەکەی لە چیایە؟ خێرایی بڵاوبوونەوەکی زۆر خێرا بڵاو بێتەوە. یعنی ئێمە دەیان بەڵگەمان لەبەردەستایە کە تەنها لێک نان خواردنەوە 10 کەس تووشی کۆرۆنا بووە، لێک ئاهەنگەوە 50 کەس تووشی بووە، لە ناو سیارێک 4 کەس بەیەکەوە بوون سیانیان توش بووە. یعنی مناڵێک چۆ بۆ حەزانە و هاتۆتەوە لە ماڵەوەم خێزانەکەی هەمووی توش کردووە. یعنی بۆ نمونە هینێک هەبووە، بۆ نمونە بۆنێکی کۆمەڵایەتی تازیەک هەبووە 50-60 کەس بەیەکەوە تازیەکە توش بووە. یعنی کەواتە لەبەری بڵاوبوونەوەکەی خێرایە ژماری توشبوون زۆر بە خێرایی سەرەکەوێ کە ژماری توشبوونی سەرکەوت تۆ لە 3 مۆرتاڵیتی ڕێتت هەیە. یعنی لە 3 ئەو کەسانی کە تووشە بن احتیمالیەوەیان هەیە بمرن. ێ باشە ئەگە تۆ 100 کەس تەبێ 3 کەس ئەمرێ باشە لە شارەکەیە، بەڵام ئەگەر 500 کەس تەبێ
کەواتە بێت 500 کەس بێ 15 کەس ئەمرێ ئەو کاتە لەو 500 کەسە هەتا ڕێژەی توشبوون بەرز بێتەوە خەتەریاتی نەخۆشیەکە زیاکە بۆیە ئێستا ئێمە بەڕاستی ڕێژەی مردن لە هەرێمی کوردستان چەنە؟ ڕێژەی مردن بەپێی ئەو داتایانی کە بڵاو کراوەتەوە تاکو ئێستا لە سای 3.5 تێنە پەڕیەوە بەڵام ئێمە وەکو خۆمان ئەوەی کە ئەیبینین تەسەوڕەکەین لە نزیکی لە 4 بۆ کەیسانی کە نەمانزانیوە بۆ نمونە مەسەلا ئەو کەیسانی کە نهاتون نەخۆشخانەکان ناوی خۆیان تۆمار نەکردووە نهاتون فەسیان بۆ نەکراوە چون خەڵک فەسی بۆ نەکراوە یعنی گیانی لە دەستداوە لەوانەیە کۆرۆنا بوو بێت ئێمە خەڵکێ گەیشتوتە نەخۆشخانە مەسەلا نمونەمان هەیە لە نەخۆشخانەکان خەڵکێ گەیشتووە و بە مردووی گەیشتووە کە فەسمان بۆ کردووە سێرگین کۆرۆنای پۆزیتیڤ بووە ینی هەی بووە لەبەر ئەوەیە ئێمە لە ئێستاە ڕاستە ناتوانین بڵین بۆکو بدایەت ئێمە لە بدایەتە ئەمانویست خەڵک ڕابێنین لەسەر ڕێکارێک لەسەر ئیجراعاتێک کە بتوانێت ئەو ئیجراعاتە بەردەوام بێ بۆی ئێمە بتوانین نەهێڵی نەخۆشەکە بڵاوێتەوە ئێستا ئێمە گەیشتونەوە خەناعەتی کە تازە نەخۆشەکە بڵاوبۆتەوە ینی با ئێمە هەندێک بە سەراحەت قسە بکەین ئەوەیە ئێمە چەند برایەکی بەڕێز باسی هێرد ئیمونیتیەکەن ئێستا من بۆ خەڵکیشی ڕوونکەمەوە واتە بەرگری بەدەستیانراوە یعنی ئەو بەرگری کە هەموو خەڵک بەدەستیانە ئێمە نەگەیشتونێتە هێرد ئیمونیتی تاکو ئێستا و بەرگری بەدەستیانراویشمان نییە لەم کاتەیە بەڵام ینی ڕوونتر قسەی لەسەرکەی سەریکە بەدەرگری ئەو بەرگری کە پێویستە بەدەست بێت مدەیەکی زۆری پێچێت تاکو بەرگریەکە بەدەست بێت ینی ئەبێ زۆربینەی خەڵک ئەبێ لە سای 80 خەڵک توش بێ ئەو کاتە بەرگریەکە ئەتوانی بەدەست بێت ئێمە تاکو ئێستا تەسەوریەکەین لە سای 15 20 خەڵک توش بێت ئەتوانین لە چ قۆناغێکا بڵین مەترسیدارترین شەپۆلی کۆرۆنا ڕووی لە هەرێمی کوردستان کردووە ئێمە دەبینین لە سەرەتای مانگی سێوە تا ئێستا وردە بارودۆخەکە قورستر دەبێت ئەنی ئەم بارودۆخە شەپۆل قورستر دەبێت تا کۆتایی بە ڤایرۆسەکە دێ من تەسەوڕەکەم بارودۆخە قورستر بێ لە زستانە و لە پاییزە زۆر تۆزێک زەحمەتی زیاترمان لەسەر دروستکە بەڵام ئیشاءالله بۆ ماوەی 5 بۆ 6 مانگی تر ئیشاءالله نەخۆشە تێپەڕێ بەهیچ شێوەیە کۆنتڕۆڵ ناکرێت ئەو بابەتە کە ئێستا زیایی کردووە من تەسەوڕەکەم توانین کۆنتڕۆڵێکین بەس لە مودەی داهاتووە ینی ئێستا نا بەڵام بێ زیاتر خەڵک خۆی پارێزێ لە مودەی پاییزە چۆن کۆنتڕۆڵەکرێت لە مودەی پاییزە پێویستە خۆپارێزی ڕێکارەکانی خۆپارێزی زیاتر بکەین ئێمە زۆر زیاتری بکەین و هیواداریشی لە ماوەی داهاتوە ڤاکسینێک بدۆزێتەوە بتوانینەوە بکەین زۆر باشە هەستەکەم قورگت ناستەکەم تۆ سەحەتم تا هەروە پرسیارێکی کەسیکەم زۆر کات تۆ هاتیتە بەرنامەکانی یا لە کەناڵەکان دەرەکەوتی بە ماسک و دەستکێش و بابەتانەوە دەردەکەوتی ئێستا هەر وەکو کەسێکی ئاساییەوانی کە ڕۆژانە دایان بینین ینی دەکرێت کۆرۆنا وەکو بابەتێکی ئاسایی وەربگری لەبەرەوەی ئێستا نامانێ ئێمە خەڵک بترسێنین لەم حاڵەتەیە ینی ئێستا من نامانێت خەڵک لەوە بترسێت کە نابێت ژیان بوەستێ لەسەری بەڵام وەکو خۆپارێزی بە خۆپارێزی بکرێ منیش ئێستا لە بەرنامەیەکە لەگەڵ جەنابتان بەڵام ئەگە بچمە ناو کۆمەڵی خەڵکەوە بە تەئکید دەبێ ماسکەکەم ببەستم ینی کاک یوسف من سەراحەتێکی بە جەنابتی بڵێم ینی ئێمە تۆ بە منە دوو دکتۆر شەما قۆرگت لەوانەیە شتێک بێت هیلاک بیتەوانە ئێمە لە هەشتی بەیانیەوە من کە کاتێک چوون بە دەوام سێرم کردووە چەند خەڵک تووشی کۆرۆنا بووە چەند خەڵک پێویستی بە هاوکاری نەخۆشخانەکان بووە یعنی سێری کە ئێمە لە شاری سلێمانی هەموو هەوڵێکمان ئەوە بۆ نەهێڵین خەڵک بمێنێتەوە بێ ئەوەی جێگەی هەبێن لە خۆشخانەکانە یعنی ئێستا تاکو ئێستا الحەمدولillah لە شاری سلێمانی ئەوە ڕووی نایەوە یعنی من ئەمەوێت سەربەرزیەک بۆ ئەم شارە ئەم دەڤەرە باس بکەم سەربەرزیەکە ئەوەیە ئەگەر هەمومان کەس و کارمان لە شوێنی تر هێنە بەشەکانی تری عێراقیش ئەبینن لە وڵاتانی تر ئەیبینن سێریکەن لە زۆربەی شوێنەکانە نەخۆشخانە حکومیەکان شوێنیان تیان نەماوە خەڵک بەدایان $1000 سەرف کردووە نەخۆشی شێوە بردوێتی بۆ ئەهلیەک و پاشان لەوانەیە نەخۆشەکەی گیانی لەدەستدا بێ ئەگەر ئێمە وەکو کەرتی تەندروستی لەم دەڤەرە لەم سنوورە ئەگەر هیچمان پێ نەکرابێ ئەومان پێکراوە کە دەرگای هەموو نەخۆشخانەکانمان واڵا کردو بۆی هیچ کەسێک بێت جێگا نەمێنێتەوە ینی من بەڕاستی ئەزانم ئەم نەخۆشیەکی قورسە و ئەزانم ئەو کەسانەی کە بە قورسی نەخۆشیەکە ئەگرن زۆر هیلاکیانەکات زۆر ئیزعاجیانەکات کە ڕێژەکەیان لە سایە 5 بۆ 10 ئەو کەسانەیە کە نەخۆشیەکە ئەگرن بەڵام من دڵنیای خەڵکەکەمەوە کە نەخۆشخانەکانمان هێشتا توانای ئەویان ماوە ئیستیعابی ئەو خەڵکە بکەن کە نەخوا نەخواستە نەخۆشیەکە ئەگرن و ئەم دەڤەرەش ئێمە تاکو ئێستا هیچ نەخۆشێکمان نەناروتە هیچ نەخۆشخانەیەکی ئەهلی ڕاستیەکەی و تەنانەت ئێمە ئاگاداری نەخۆشخانە ئەهلیەکانیشمان کردەوە و تومانە ئەگەر ئێوەش کەیسی کۆرۆناتان لابوو پێویستە بینێرنەوە بۆ نەخۆشخانە حکومیەکان لەبەرەوەی ئێمە حازرین خزمەتیان بکەین و ئێمە توانامان هەیە خزمەتی ئەو نەخۆشانە بکەین کە لێرە هەیە و ئێمە هەموو کاتێکیش ئۆفەری خەدەماتی خۆمانمان کردو بە ناوچەکانی تر بۆ معلوماتی خۆت تەنها
تەنها لە نەخۆشخانەی ئاسا ئەگەر ئێستا باسکەی نزیکەی 6 نەخۆشی شاری کەرکووک و 14 نەخۆشی شارەکانی تری هەرێمی کوردستانمان لایە و هەمووشی ماوەرگرتووە خزمەتیشیامان کردو و تاکو ئێستا الحەمدولیلا زۆر بەشیان وەزیان باش بۆ تۆ ڕۆشتونەتەوە ئەو ڕێژەی کە هەیە ڕێژەی مردنەکە کە ئیبینن لەو ڕێژە ستاندەردە جیهانی تێنەپەڕێ و هەرچەنە من لە بەرنامەیەکی تری شاوتومە یەک کەسیش لای خەڵک باش مارە نەبێ مردنی تەنها یەک کەس بۆ ئێمە زۆرە وەکو کەرتی تەندروستی ینی ئێمە ڕۆژانە کە ئیبینین من خۆم ڕۆژانە کە خەڵکە بینم کە وەزعی خراپە کە حاڵەتی نەخۆشەکەی لێتون بێ باوەڕ کە لەگەڵ ئەوانە ئێمە خۆشمان زەمان تێگەچێت و هەموو کاتێک مەسەن بیرەکەینەوە چونکە من داوا لە هاوڵاتیانی بەڕێزەکەم یەکشت بزانن مردنی تەنها کەسێک ژمارە نییە ئەڵەن ئەمڕۆ یەک کەس مرد کەمە نا کەم نییە ئەو یەک کەسە کە ئەمرێ باوکە بۆ خێزانێک برایە بۆ خێزانێک دایکە بۆ خێزانێک خوشکە کە سوکارە ماڵوێرانیە کە تۆ تەنها یەک کەسیش لە کیسە لەبەرەوە من داوا لە خەڵکەکەم تکایە تەعامل لەگەڵ ژمارەیان مەکەن مەڵێ ئەمڕۆ وەڵا ئەمڕۆ ڕێژەی مردن کەم بۆ لە سلێمانی یەک کەسە یاخود لە هەولێر کەم بوو ئەمڕۆ دوو کەسە دوو کەس و یەک کەس نییە ئەمانە مرۆڤن ئەبێ ئێمە وا بکەین خۆپارێزی بکەین ئەبێ وا بکەین ئەو کەسی کە کۆرۆنایەتی خۆی نەچێتە ناو خەڵکەوە ئەو کەسی کە سەحەتی تاوانی هەستەکە سەحەتی تاوانە تکای لە یەکەم نەچێتە ناو خەڵکەوە با هەر هیچ نەبێ ئەو کەسانی چوار دەرمان بپارێزین ئەو کەسانی کە تەمەنیان هەیە بیان پارێزین ئەو کاتێ ماتوانین بکەین تۆ پرسیاری پێشوو لە من ئەوە بوو کە بەڕاستی من کە بیرم لە ژمارەکانە کردو لە کاتێ مەسەن تۆزێک هین بووم ینی سترێس بووم بۆی کە خۆش نییە من ئەو هەموو ژمارەی ئەلانکەین مەسەن بۆ نمونە ئێمە حەزمانە کرد کەیسەکانی کۆرۆنا وەکو وڵاتێکی وەکو سنگافورە لە بۆ نمونە لە دەکەیس لە ڕۆژەکە بمێنێتەوە یاخود وەکو وڵاتێکی وەکو نیوزیلەندا کە تاکو ئێستا توانێتی کۆنتترۆلی بکەن ماوەی 116 ڕۆژە لە نیوزیلەندا تەنها یەک کەیسی کۆرۆنا هەبوو حەزمانە کرد وا بووە بەڵام بەداخەوانیە لە کوردستان نەخێر ئێمە ڕۆژانە نزیکی 400 و 500 کەیسمان هەیە ئەو 400 و 500 کەیسە لە سایە دەیان پێویستیان بە نەخۆشخانە بۆ ئۆکسجینەکە هەیە و لە سەدا سێتیان بەداخەوە گیان بەڵێ ئەو ڕێکارانی کە ئەگیرێنە بەر لە سەرەتای دەستپێکردنی کۆرۆنا تا ئێستا چ لە خاڵە سنووریەکانی هاتە ناو هەرێمی کوردستان و چ لە ناوخۆی هەرێمی کوردستانە هیچ گۆڕانکاری کەوتوان بەسەردا نەهاتووە ئەمە هۆکار نییە بۆی کە کۆرۆنا زیاد بکات خۆی ئێمە دوشتمان ڕەچاو کردووە ینی حاڵەتی یەکەم حاڵەتی بار و گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کە بیرمان لەوە کردێتەوە بۆچی چۆن ئەتوانین ئەوان گوزەرانی ئەوانیش پارێزراوە بێت و ئاینەن کۆرۆناژ لە ئاینەن کاتە کۆنتترۆل بێ بەڵام هەموو شتێک تەسیراتی خۆی هەیە کاگیسویانی من ناتوانم بڵێم وڵا لە بەروی ئەو ڕێگەمان دانەخستووە کەم ئەبووە یاخود بڵێم وڵاتێک هەڵاوبوون دەوری نیە نەخێر ئێمە نا مەناعی مکتەسەبەمان هەیە تاکو ئێستا ینی بۆی سەراحەت قسە بکەین نە هێرد ئیمیونیتین ئێمە تاکو ئێستا ئێمە نەگەیشتونێتە ئەوەی کە مەناعی بە کۆمەڵ واتە بەرگری بە کۆمەڵمان نییە تاکو ئێستا نەگەیشتون پێی نە لە شاری سلێمانی نە لە غێری سلێمانی ئێمە نەگەیشتونێتە بەرگری بە کۆمەڵ ئەمە یەکەم خاڵی دوم ئەوەیە هەموو حاڵەتەکان دەوریان هەیە لە بڵاوبوونەوە من پێتەڵێم ئەڵێم بڵاوبوونەوەی کۆرۆنا بە کۆنتاکت بڵاو بێتەوە واتە بەریەکەوتن بڵاو بێتەوە ئیتر بەریەکەوتنەکە لە تەعزیەکایە لە حەفلەیەکایە لە سەر قەبرانێکە یاخود لە ناو پاسێکایە لە سەیرانگای دوکانە یاخود لە قەشقۆڵێ یاخود لە هەورامان هەموو یەک شتە بەریەکەوتن کۆرۆنا بڵاوکاتەوە و ئێمەش هەستەکەین لەم مودەیە بەریەکەوتنی هاوڵاتیان زۆرە کەم نییە و ئەشزانین کە ئەم بەریەکەوتنە بۆتە هۆی ئەوەی کە دیسانەوە جارێکی تر لە شاری سلێمانی و لە چواردەوریشی و لە قەزا و نەواحیەکانیش دیسانەوە جارێک تر کۆرۆنا بە ڕێژەیەکی خێرا سەرکەوێ ئێمە ئەزانین خەڵک هەر تووشی کۆرۆنا ئەبێ ینی با واقعی بین تازە کۆرۆنا لەناو خەڵکایە بەڵام ئێمە داواکاریمان لە خەڵک ئەوەیە کە ڕاستە توشبوون هەیە بەس ڕێکاری خۆک پارێزی تۆزێک زیاتر بکەن بۆی ئەو ژمارە کەسی کە تووشە بن ئێمە و دەستگای تەنگانی تەندروستی توانامان هەیە بەسەر خزمەتکردنیانە زۆر باشە دکتۆر شەماڵ باس لەوەی کرد کە خەڵک نانێرن بۆ نەخۆشخانە هەلەکان لە سنووری پارێزگای سلێمانی پرسیارەکەەوە ئێمە قسای لەسەر کەرتی گشتی تەندروستی دروست ناکە لە ناو حکوومەتدا ئێمە دەزانی کە توانە و پێداویستی کەرتی گشتی و بەتایبەت لە هەموو دنیاە ینی دیاری کراوە بۆ ئێوە قورس نییە و بابەتە قورسایەکی زۆر گەوری لەسەرمە دروست کردووە بەڵام ئێمە لە یەکەم ڕۆژەوە کە دەستمان کردەوە بە هەڵمەتی دژی کۆرۆنا بەڵێ نێوان بە هاوڵاتیانی خۆمان ناوتمانە هەر دەستگایکی تەندروستیمان هەبێ لەم زۆنە ئیخینە خزمەتی خەڵکەوە ناکرێت لەم کاتایە ئێمە ڕاستێکی با سەراحەتێک بڵێم ئێمە کۆمەڵە بڕیاری زۆر جوانمانیاوە لە کاتێکە کۆرۆنا بڵاوبۆتەوە ناکرێ من بێم نەخۆشخانەکانم مەشغوڵکەم بە عەمەلیاتی تەجمیلەوە
يعني ناکرێ من نەخۆشخانەکانی ئێمە مەشغوڵی ئەوە بن کە ئایا مەسەڵەن کەسێک جوانکاریەشی بۆ کرێ بیکەمیانی کەم نەخێر ئێمە کۆڵکەیسمان ڕاگرتووە ئەو حاڵەتانی کە ساردن واتە پێویستیان بەوە نییە تۆ حاڵەتی ئیمەرجنسی بن لە زۆربەی نەخۆشخانەکانە کەممان کردوتەوە ئەمە سەراحەتە یعنی ئێمە مەسەڵەن عملیاتێک کە زەرور نەبێ لەم کاتیان نایکین بەڵام هەموو قووەت و توانای خۆمان خسووتە سەرچی خصوصا سەر نەخۆشخانەکانی کۆرۆنا سەنتەرەکانی کۆرۆنا من نمونەیەکت بۆ بگەڕمەوە لە 2 هەفتە پێش ئێستا کاتێک کە تازە جارێکی تر خەریک بوو ژمارەی توشبان زۆر بەرزە بووە لەو کاتەیە ئێمە لە نەخۆشخانەی ئاسا لەپڕ لە سەعات 4 بەیانی ڕۆژی جومعەیانی تووشی کێشەیەک بووین کە هەستمانەکرد ئۆکسجینەکان ئەیبەستێ دنیا تۆزە سارد بووە چکە ئێمە ڕێژی نەخۆشەکان ئەوەندە زۆر بوو ینی 57 نەخۆش بێکەوە لێک تانک ئۆکسجینیا وەرەگرت یعنی تەنها بۆی ئەو توش نەبێت ئێمە هاتین نەخۆشخانەی چەمی ڕێزانمان بۆ مودەیەک داخست تانکەکانمان گواستەوە بۆ نەخۆشخانەی ئاسامان وا لێ کرد کە بە هیچ شێوەیەک کەمی ئۆکسجینی پێوە دیار نەبێ ئەنجە دەستمان کردەوە بۆی جارێکی تر نەخۆشخانەکانی ترمان بخینەوە ئیش لای ئێمە ئەولەویەت بۆ کۆرۆنای لە ئێستاە هەچ کەسێک غێری ئەوواڵێ ڕاز ناکە لە ئێستای هەرێمی کوردستانە زۆر زەرورە ئێمە هەمومان ئەولەوێتی ئەوە بزانین کە ئێستا ئەولەوێت بۆ کۆرۆنا بۆ چارەسەری کۆرۆنایە و چارەسەری کۆرۆناش پێویستی بە کۆمەڵە شتە یەکەم شت پێشەوەی کە توش بێ خۆپارێزی کاتێک کە توشە بێت تاکو کاتێک کە پێویستی بە ئۆکسجین و نەخۆشخانەیە لە ماڵەوە پێویستی بە سەپلیمنت هەیە خۆی وەریگرێ ئیسراحەت بێ لە ژوورێکا خۆی عەزلکا خۆی جیاکاتەوە پاشانیش کە هاتە خەستەخانەکان ئەرکی ئێمە خزمەتیکەین خەڵکی ئەم شارە و چواردەوریشی ینی شاید حاڵی ئەوەن کە ئێمە توانیمان لە مودەی ڕابردووە بە شێوەیەکی باش کۆنتڕۆلی بکەین بەڵام ئێستا جارێک تێگەڵێمەوە بەم شێوازە خۆپارێزەی ئێستا کە بەڕای من زۆر کەمە ئەگەر بەردەوام بێ بۆ مانگی 10 و ڤاکسینی ژنێت من ناڵێم بە هەموو جارە قسە نەکەین تووشی کارەساتە بین و دنیا وێرانە بێ بەڵام ژمارەیەکی زۆر توشبوومانە بێ ئەزان بۆ ئێماڵی مانگی 11 خەتەرە ینی زۆر جار خەڵک ئەڵێ بۆ ئەڵێن مانگی 11 خەتەر لەبەروی ساردە نا ئێمە کێشەکەمان تەنها ساردیەکە نییە ئێمە کێشەمان ئەوێ لەو کاتەیە 5 نەوەیتر ڤایرۆسی ئەنفلۆنزا بڵاوە ڤایرۆسی ئەنفلۆنزای وەرزیمان هەیە H1N1 ئەنفلۆنزای بەراز ئەنفلۆنزای باڵندە و زائیدەن پەتایەکی وەرزیشمان هەیە لەو کاتەیە زۆربەی کات ئەو کەسانەی کە ئەگرن پێڵەن سەرمابوون شتان یعنی ئەمە ئەگەر کۆرۆناشی بخەینە سەر 5 ڤایرۆس لە مانگی 10 ئەسوڕێتەوە چکە جەوەکە ملایمە بوویان ئەگەر ئەم 5 تێکەڵاو بن لەوانەیە ئەو نەخۆشانەی کە ئەگرن زۆر بە قورسی تر بیگرن بۆیە ئەڵێن ئەترسی نەمانگی 10 دکتۆر شەماڵ حاڵەتێکەیە وەکو شەپۆل ناوەندرێ بۆ نمونە لە سلێمانی شەپۆلەکە بەرزەبێتەوە لە هەولێر بابەتەکە ئاساییە دوای لە سلێمانی وردە نزمە بێتەوە لە هەولێر ژمارەکە زیاد دەکاوە بە پێچەوانەش پرسیارەکە ئەوەیە چەند ڕۆژێکە هێرشێکی میدیایی دروست بووە ئانێ سلێمانی وا پیشاندن کە بەرەو کارەسات ئەڕوا بەڵێ ئەزانی سلێمانی هیچ کاتێ لە کارەساتان نەبووە یعنی حەزەکەم پێوە بڵێم ئێمە کۆمەڵی میدیا هەیە بەداخەوە ینی بیدایەتەن کە کەیسەکان لە سلێمانی بڵاو بۆ سلێمانی ووهانە سلێمانی فڵان شوێنە ینی ئەزانی بەداخیشەوە بەجارێکی بێ بڵم ینی هەنێ میدیای نابەرپرس هەیە سلێمانیە شوبهان بە ووهان ئێمە مەمنوی ووهان بین ئەزان بۆ مەمنوی ووهان بین لەبەری ووهان شارێکە نزیکی 50 ملیۆن کەس لە مقاتعەیەکە ئاژی کە پێڵن هوبی باشە 50 ملیۆن کەس 80,000 کەس تووشی کۆرۆنا بوو لە وڵاتێکی وەکو عێراقا کە هەمووی 30 ملیۆن کەسە هەتاکو ئێستا نزیکی بەس بە ئەلانکرا و 120,000 کەس توش بووە زۆر زوو کۆنتترۆلیان کرد ئێمە ئەگە ئاشوبهانین ئەوەی کە وڵات سلێمانی ئەوێ بە فڵان شوێن و سلێمانی وێرانەوێ بۆ ئەم جاکاریە بۆ ئێمە دڵمان لەگەڵ هەولێرایە دڵمان لەگەڵ دهۆکایە دڵمان لەگەڵ کەرکووکایە هەموو شارەکان هەموو یەکشتن لە بەرچاوی ئێمە شوورەییە بۆ میدیایەک جیاوازکاری لە بینی هەمان هاوڵاتیا بکات لە شاری هەولێر و لە سلێمانی و لە دهۆک نەخێر بەعکسەوە سلێمانی تاکو ئێستا ئێمە لە ڕووی تەندروستیەوە زۆر مسەیترین و ئەوەی کە ئێمە لە سلێمانی توانیمانە بیکەین زۆر کەم شوێنی تر توانیوەتی بیکە و لە شاری سلێمانی ئەگەر ڕاستە یەکەم جار ئێمە شەپۆلەکە بەر ئێمە کەوت باشە یەکەم شەپۆل بەر سلێمانی کەوت قورسایەکە بەر سلێمانی کەوت بەڵام ئێمە توانیمان نەشمان هێژ نەخۆش بچێتە خەستخانەی ئەهلیش خزمەتی نەخۆشەکانی خۆشمانمان کرد و خبرەیەکشمان پیا کرد بەعکسەوە ئێمە پلازمامان بەکارهێنا پێش هەموو عێراق ئێمە عیلاجی کۆرۆنا مەسەڵەن ئەوانی کە عیلاج نییە خۆی بەس ئەوانی کە نیشانەکان کەمەکاتەوە یەکەم جارێمە بەکارمان هێنا ئێمە یەکەم جار لای سلێمانی و بەحث بڵاو کرایەوە لەسەر چۆنێتی چارەسەرکردن لە عێراق و لە ناوچەکە ئێمە نامانوێت شار و شار فەرقکەین من خۆم گەرمیانیم سلێمانی ئەو شوێنەیە تیای لەدایک بووم هەولێر بەشێکە لە جەستەم دهۆک بەشێکە لە ئێمە کەرکووک ناکرێم جیاوازی هەیە بەڵام بۆ معلوماتی خۆتان و میدیاژ نەخێر
سلێمانی وەزعی زۆر باشە، ڕاستە ڕێژەی توشبوون زۆرە، بەڵام ناوچەکانی چواردۆری سلێمانی ژێتەوە سەر ئێرە وەک چۆن لە هەولێر شەپۆلەکە بەرز بۆ لە ڕۆژێکا گەیشتە نزیکی 400 نەخۆش و پاشان دابەزیەوە. ئێستا خەریکە وردەوە لەخوا بەزیابێ شکر لە خەریکە هەولێریش دابەزێتەوە، بەڵام سەی دۆکەن دۆک ئەمڕۆ نزیکی 260 کەیسی هەبوو بە تاقی تەنیا مەسەن دۆک کە لە سلێمانی بچووکترە. من دڵنیام دهۆکی خۆشەویستیش دوای مودەیەک کێرڤەکەی دابەزێتەوە. ئەمە کێرڤێکە یاریەکات شەپۆلێکە بەرزەبێتەوە دابەزێ ناکرێمە ئیتیهامی سلێمانی کەم لەسەرەوەی کە ئەمڕۆ شەپۆلەکەی بەرزە و دوێنە شەپۆلەکەی نزمە بەعکسەوە پشتیوان بەخوای گەورە ئەوی سلێمانیش لە مودێکی کەما دابەزێتەوە و تەنها خۆپارێزی خەڵکمانەوە هیچی تر. دکتۆر شەماڵ ماوەیە کە باس لە دەستپێکردنەوەی خوێندە نەکرێت لە هەرێمی کوردستانە. ئەم بابەتە کاریگەری دروستەکە لەسەر ئیدارەدانی ڤایرۆسی کۆرۆنا ئەنەگەر لە جیهاندا بیبینین ئێستا لە مناڵانە کۆرۆنا دەستی پێ کردووە وا بینین لە ناو مناڵانایتە وردە وردە نەشو نەماکات. بەڵێ من قەنەعەتم وایە ئێمە مادام هەموو شوێنەکانمان کردوێتەوە ئەشکرێ پرۆسەی خوێندن بە خۆپارێزی و بە ڕێنمایی تەندروستیەکان پرسێکی هاوبەشە لە بینی هەم تەندروستی و هەم وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵایە. من ڕێی خۆم وەکو پزیشکێک ئەوەیە کە زۆر پێویستە ئێمە لە هۆڵەکانی خوێندنە خۆپارێزی بکەین، زۆر پێویستە ئێمە لە کامپەسەکانی زانکۆکانە خۆپارێزی بکەین و تایبەتی مناڵ ئەبێ بێتە کاریەکی باشە بێتە هەڵگرێکی باش بۆ ڤایرۆسەکە و لەوانەیە بیگوازێتەوە بۆ عایلەکەی. بەڵام لەگەڵ ئەوەشە دڵنیام ئەبێ ئەو لیژنەی کە دانراوە بیر لە ڕێچارێک بکات ڕێگاچارێک بکاتەوە چونکە ڕاستەکەتان پێ بڵم ئەوەی کە ئێمە خوێندومانەوە لەسەری لەم چەند ڕۆژەی ڕابردووە هەرێک لە وڵاتانی ئەڵمانیا و ئەمریکا و بریتانیاش قەراریان داوای تر تەواو لە ئەیلولەوە لەوانەیە پرۆسەی خوێندن دەست پێ بکەنەوە چونکە پرۆسەی خوێندنیش بەشێکە لە ژیان ناتوانێت ڕایگریت. یعنی ئەگەر پرۆسەی خوێندن بوەستێ ئەوە هەموو شتێک لە وڵاتەیە ئەوەستێ یعنی ژیان بەرەو دواوە ڕوات. ئێمە بڕوامان وایە ئەکرێت دەستکەین بە پرۆسەی خوێندن بەڵام بەو شێوەی کە کۆنتترۆل بێت بۆ شێوەی کە خۆپارێزی بکرێت. مەسەڵەن خۆپارێزیەکە چییە؟ ئەگەر ئێمە ئەبێت نێوان مەسافەی نێوان خوێندکارەکان بپارێزین ئەو دەرسانی کە ئەکرێ بە محازەراتی ئۆنلاین بێ ئەکرێ و ئەکرێ مەسەڵەن هەندێک جار خوێندکاران بە شێوەی گروپی بچووک بچووک گروپ ستەدی بکەن نەک بە شێوەی گروپی گەورە ئەوەی کە کێشەیە لە ئێمە گروپی گەورەیە. یعنی بەڕاستی یەکێک لە کێشە گەورەکان ئەوەیە کە ئەگەر پۆلێک 40 بە 50 کەسی تیاوێ لەوانەیە کێشەی گەورەمان بۆ دروستکە بەڵام ئەگەر بکرێ بە گروپی بچووک بچووک ئەوە لەوانەیە ئاسانتر بێ. ئێمە وەکو خۆمان وەکو کەرتێن دروستی بڕوامان وایە چۆن سێکتەرەکانی تر لە ژیانە لە وڵاتە کراوەتەوە ناوێ بوەستێ سێکتەری پەروەردەش ناوێ بوەستێ بەڵام بۆ ڕێکارانەی کە ئێمە دایانین کەرتێن دروستی دایانێ. دکتۆر شەماڵ جەباریاوە سەرۆکی دەستگای تەندروستی پێشمەرگە سواس کە لە گەرماوگەرم لەگەڵمان ناوبڕێکی کورد وەرەگرین و تەوەری دۆم دەست پێ دەکات لەگەڵماندا بمێنەوە.